هۆتێلێکی فڕی و بەرهەم دەهێنرێ 5,000 گەشتیار هەڵدەگرێت و لە توانایدایە بۆ چەندین ساڵ لە ئاسماندا بمێنێتەوە. فڕۆکەی سکای کروز هۆتێلێکی فڕیوە بە وزەی ئەتۆمی کار دەکات و لە توانایدایە 5,000 گەشتیار هەڵبگرێت. فڕۆکەکە بە وزەی ئەتۆم کار دەکات و لە توانایدایە بۆ ماوەی چەندین ساڵ لە ئاسماندا بمێنێتەوە. تۆنی هۆڵمستن و هاشم ئەلغەیلی دیزاینەر دیزاینی فڕۆکەکەیان ئامادە کردووە لە توانایدایە 5,000 گەشتیار هەڵبگرێت و بۆ ماوەی چەند ساڵێک لە ئاسماندا بمێنێتەوە. ماڵپەری هەواڵی CNN ئەمریکی بڵاوی کردوێتەوە. فڕۆکەی سکای کروز هۆتێلێکی فڕیوە بە وزەی ئەتۆمی کار دەکات و لە توانایدایە 5,000 گەشتیار هەڵبگرێت. CNN لە زاری دوو دیزاینەرەکەوە دەڵێت فڕۆکەکە دوو فڕۆکەوانی هەیە، بەڵام لە درێژەی گەشتەکاندا پشت بە تەکنەلۆژیای ژیری دەستکرد دەبەسرێت. بە وزەی ئەتۆم کار دەکات و دەتوانرێت لە ڕێیەوە بۆ ماوەی چەندین ساڵ لە ئاسماندا بمێنێتەوە و واش دیزاین کراوە کە گەشتیاران بتوانن لە ڕێگەی فڕۆکەی ئاساییەوە گەشتی نوێ بکەن یان لە گەشتەکەیان بگەڕێنەوە.